لە دوو حاڵەتدا پەرلەمان هەڵدەوەشێتەوە یەکێکیان ئەو کۆبوونەوەی ئەنجامی ئەو کۆبوونەوەی کە ئەنجامی نەدابە چل ڕۆژ تێپەڕیبە بەسەر بڕیارەکەی سەرۆکی هەرێم بۆ کۆبوونەوە ئەوە کۆبوونەوە کەکرا 250 زایدێکی پەرلەمانتاران ئیمزا کۆبکەنەوە بۆ هەڵۆشانەوەی پەرلەمان ئەو دووە هەردووکی زەحمەتە بۆ یەکەمیان کراوە دووەمیان ئۆپۆزیسیۆنەکان 50 زاید یەک نین ئەی چی تر کرا کاکە داوا برا محکەمەی فدرالی لایەنە ئۆپۆزیسیۆنەکان ڕاستە ئێمە نەمان برد بەس برادرانمان لە ئۆپۆزیسیۆن داواکەیان بردە ئەوێ محکەمەی فدرالی گوتی ئەوە لە سەڵاحیەتی من نییە ئەویش ڕاتی کردەوە ماوە تۆ چی بکەین لەگەڵ قۆنسڵیات قسەمان کردووە بەشی سیاسی قۆنسڵی ئەمریکا هات بۆ پەرلەمان بۆ فراکسیۆنی یەگرت و ئێمە دانیشتین وتمان کاکە ئێوە قسەتان کاریگەری هەیە فشارتان دەوری هەیە یەکێتی و پارتی بیزات لە فشاری دەرەکی زۆر دەترسن حساب بۆ ڕای ناوخۆ ناکەن بۆ فشاری ناوخۆ ناکەن بۆ موچەخۆر و فەرمانبەر ناکەن بۆ خۆپشاندانی سەرجادە ناکەن بەڵام هێمایەکی ئێوە ئاماژەیەکی ئێوە دانخاتە سەسکەی خۆی